ڕاگەیاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە بۆ پشتیوانی لە ناڕەزایەتی و مانگرتنی خەڵکی بەلوچستان. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا خەڵکی ستەملێکراوی بەلوچستان کە بۆ دابینکردنی بژێوی ژیانیان ساڵەهایە ڕوویان کردوەتە کاری مەرگباری سوختبەری، جارێکی دیکە کەوتنە بەر هێرشی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی. ڕۆژی دووشەممە 4 مانگی ڕەشەمە بە کوژرانی 2 سوختبەر لە سەراوان خەڵکی ناڕازی و تووڕە لەگەڵ بنەماڵی قوربانیان لە بەرامبەر فەرمانداری ڕژیم لەم شارە کۆبوونەوە و لە ئاس ئەم جەنایەتە ناڕەزایەتیان دەربڕی. ناڕەزایەتی هێمنانە و مافخوازانەی خەڵکی سەراوان لە ڕۆژی سێشەممەدا کەوتە بەر هێرشی بێڕەحمانەی هێزە جەنایەتکارەکانی کۆماری ئیسلامی و بە پێی زانیاریە بڵاوکراوەکان لەلایەن هەڵسوڕاوانی بەلوچ و ناوەندە ناحکومیەکان زیاتر لە 15 کەس گیانیان لەدەستدا و کە وێنە و ناوی 10 کەسیان بڵاو کراوەتەوە و ژمارەیەکی زیاتریش بریندار بوون و ژمارەیەک لە ناڕازیانیش دەست بەسەر کراون. بەرپرسانی ئوستانی و پلە باڵای ڕژیم بەم جەنایەتە و کوشتنی خەڵکی بێدفاع ڕازی نەبوون و بەناردنی هێزەکانی گاردی تایبەت بۆ سەراوان هاوکات لەگەڵ سازکردنی فەزای نظامی و ئەمنیەتی لەم شارە و شارەکانی بەلوچستان دەستیان داوەتە سەرکوتی زیاتری خەڵکی ناڕازی و بە بڕینی ئینتەرنێت و کێشە دروستکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بێدەنگیدا سەرقاڵی جەنایەتی زیاترن. ناوەندەکانی ڕاگەیاندنی ڕژیم لەگەڵ بەرپرسانی ئەمنیەتی و ئیتلاعاتی دەستیان داوەتە دەستی یەک و لە بڵاوکردنەوەی ڕاستیەکانی پەیوەندیدار بەم ڕووداوانە بەرگری دەکەن. لە بەرامبەر سەرکوتی وەحشیانە و بێدەنگی ڕاگەیاندنەکانی سەر بە ڕژیم ڕۆژی چوارشەممە 6 مانگی ڕەشەمە خەڵکی شارەکانی زاهدان، سەرجەنگەڵ، شۆرۆ، قەلعەبید و میرجاوە کۆبوونەوەی ناڕەزایەتیان درێژە پێدا. هەروەها لەم ڕۆژەدا بازاڕی شارەکانی زاهدان، ئێرانشار و سەراوان و جەکیگور بۆ پشتیوانی لە ناڕەزایەتی خەڵکی سەراوان و ناڕەزایەتی بە کوشتاری کاسبکارانی هەڵگری سوتەمەنی دەستیاندایە مانگرتنی گشتی و سەرتاسەری و لە کرانەوەی دووکان و بازار خۆیان بوارد. ڕژیم وێڕای بەکارهێنانی توندوتیژی بێڕەحمانە کە لە ماوەی دەسەڵاتدارێتی سەرکوتگەرانەی خۆی لە دژی خەڵکی ستەملێکراوی ئەم پارێزگایە هەموو کات بەکاری هێناوە، دەست و پەیوەندەکان و هاوکارانی خۆشی بۆ بەرگرتن لە پەرەسەندنی ناڕەزایەتی و مانگرتنی گشتی خەڵکی بەلوچستان بەکارهێناوە و هەوڵەدا ئاگری ناڕەزایەتی خەڵک بکوژێنێتەوە و بەلاڕێدا ببات. خەباتی مافخوازانە و یەکگرتوانەی خەڵکی بەلوچستان بۆ بەدەستهێنانی نان و مافی ژیان دژ بە سەرکوت و کوشتاری بڕیاردەران و بەڕێوبەرانی ئاتەش بە ئەختیاری سپای پاسداران و بەکرێگیراوانی دیکەی چەکدار لە بارودۆخێکدا ڕوویدا کە قەیرانی قوڵی ئابووری، کۆمەڵایەتی و سیاسی زیاتر لە هەر کاتێک قۆرگی ڕژیمی فاشیستی ئیسلامی دەگوشێت و شەڕی ناوەندەکانیشی لە دەسەڵاتدا زیاتر پەرەپێداوە. هەژاری سەرچاوەگرتوو لە قەیرانی ئابووری داسەپێنراوی ڕژیم بەسەر زۆربەی خەڵکی ئێران لەگەڵ کۆرۆنا کە گیانی دەیان هەزار کەس لە خەڵکی ئازار چێشتوی ئێرانی گرت و سەدان هەزار کەس تووشی ئەم ڤیرۆسە بوون و لەگەڵ کەمترین دەستڕاگەیشتن بە ئیمکاناتی دەرمانی و پزیشکی سەرگەردان کرد، خەڵکی بێبەش و ستەملێکراوی ئێرانی زیاتر لە هەموو کات لەگەڵ ژیان یاخود مەرگ بەرەوڕوو کردوەتەوە. لەوەها بارودۆخێکدا ڕژیم بە گەورەکردنەوەی ناکۆکی لەسەر بەرنامەی هەستەیی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوا و بە تایبەت ئامریکا و جەختکردنەوە لەسەر درێژەی کردەوەی تێکدەرانە و تیرۆریستی لەو ناوچەیە بەکردەوە لەسەر درێژەی گەمارۆی ئابووری خەڵک پێداگری دەکات و هاوکاتیش بەنیازی ئەوەیە بیرروڕای گشتی جیهانی و ناوخۆیی لە کێشەکانی ئێران بەلاڕێدا بەرێت و بەکردەوەی سەرکوتگەرانە و ڕێکخراو دەیهەوێت فەزای گۆڕستانی ساز بکات و خەڵکی ناڕازی بێدەنگ بکات. لەم بارودۆخەدا سەپێنراوەدا خەڵکی بەلوچستان کەوتونەتە بەر دڕندانەترین هێرشی نامرۆڤانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی. ئێمە وێڕای مەحکومکردنی ئەعدامی لاوانی بەلوچ لە ماوەی حوتەکانی ڕابردوو لەلایەن تاوانبارانی ئیسلامی بە تۆمەتی بێبنەما و ساختە و کوشتاری خەڵکی ئازاردیت و ستەملێکراوی سەراوان لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا و هاودەردی لەگەڵ بنەماڵەی گیانبەخکردوانی ڕووداوەکانی ئەم دواییانە پشتیوانی لە خواست و داواکاری ڕەوای خەڵکی ناڕازی لەوانە دابینکردنی نان، ئەمنیەت و مافی ژیان لە کاری هاوبەش، یەکگرتوانە و ڕێکخراوی دیکەی شارەکانی ئەم ئوستانە لە ناڕەزایەتی بۆ ڕێخستنی مانگرتنی گشتی بۆ پشتیوانی لە خەڵکی سەراوان و لە داواکاری و خواستەکانیان پشتیوانی دەکەین. هەروەها خوازیاری ناساندن و سزای بڕیاردەران و بەکردەوە دەرهێنەرانی کوشتاری کاسبکارانی هەڵگری سوتەمەنی و خەڵکی بێدفاعی سەراوانین.
هەروەها لە خەڵکی مافخواز و ئازادیخوازی کوردستان کە دەیان جار شوێنە جۆرا و جۆرەکانی ژیانیان هەروەک خەڵکی سەراوان دراوەتە بەر هێرش و کوشتاری وەحشیانە و لە ئازار و ستەمی هاوبەش لەگەڵ خەڵکی وستانی بێبەشی سیستان و بەلوچستان ڕەنج دەبەن و ڕۆژانە شاهیدی کوشتاری کۆڵبەران و ئەزمموی چەندین ناڕەزایەتی و مانگرتنی گشتی سەرکەوتوو لە دژی جەنایەتەکانی ڕژیم لەم ناوچانەیان هەیە داوا دەکەین بە هەر شێوەیەک کە بۆیان دەکرێت لە ناڕەزایەتی خەبات و مانگرتنی گشتی خەڵکی شارەکانی بەلوچستان هاودڵی و پشتیوانی بکەن. داوا لە خەڵکی دیکەی ناڕازی و تووڕە لە ڕێکخراوەکان لایەنە سیاسیەکان ناوەند و ڕێکخراوە ئازادی خواز و یەکسانی خوازەکان بە تایبەت جەریاناتی چەپ کرێکاری و سۆسیالیستی لە ناوە و دەرەوەی وڵات دەکەین پشتیوانی لە خەڵکی ناڕازی و بێدفاعی بەلوچستان بکەن و ئەوان لە بەرامبەر سەرکوت و جەنایەتی کۆماری ئیسلامی بەتەنیا نەهێڵنەوە. کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 6 مانگی ڕەشەمەی 1399 هەتاوی بەرابەر لەگەڵ 24 فێوریەی 2021 زاینی.